بەڵێ بە هەوڵی لانە پەیوەندیدارەکان پرۆژەکانی ڕێگاوبان لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بە ئاڕاستەی پەرەپێدان و باشترکردنی ڕێگاوبانەکانی ئەو دەڤەرە هەنگاو دەنێت. دەمانوێت زیاتر گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین، چونکە ئەم ڕێگایە ئەگەر بین بە جۆرێکی دیکە تەماشای بکەین لە 150 ڕێگاکانی دەرەوەی هەولێریش دەکەوێتە سنووری ئەم دەڤەرەوە، جگەلەوەی کە لە 190 ڕێگاوبانەکانی ئەم سنوورە هەمووی شاخ و دۆڵە و کارکردن تێیدا تا بڕێکی زۆر ئەستەم و پێویستی بەوەیەکە بە وردی سەرنج بدرێتە سەری و کاری تێدا بکرێت. بۆیە دەمانەوێت لەگەڵ ئەندازیار خوسرەت سادق بەڕێوبەری چاککردن و پاراستنی ڕێگاوبانی سۆران گفتوگۆ لەبارەی پرۆژە ڕێگاوبانەکانی ئەو دەڤەرە بکەین. ئەم کاتت باش بەڕێز خوسرەت، چەند پرۆژە لە بواری ڕێگاوبان لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران لە قۆناغی جێبەجێکردنان؟ زۆر سپاستان دەکەم بۆ ئەم دەرفەتە. طبعا بە دروستبوونی ئیدارەی سربەخۆی سۆران قۆناغێکی نوێ هاتەکایەوە لەم سنوورە لە پرۆژە خزمەتگوزاریەکان بە تایبەتی لە پرۆژەکانی ڕێگاوبان، چ لە دروستکردنی ڕێگاوبان بێت، چ لە چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانەکانی ئەم سنوورە بیت کۆمەڵێک فەرمانگەی نوێ هاتنەکایەوە. یەکێک لەو فەرمانگانەیە کە هاتەکایە فەرمانگەی چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانی سۆران بوو کە لە نزیکەی 2 ساڵە دەست بە چاڵاکیەکانی کردووە لەم سنوورەدا لە ئامادەکردنی دەرخستە بە ئەم ڕێگاوبانانە کە تێک چۆن چ ڕێگا سەرەکیەکان بێت، چ ڕێگای گوندەکان بێت، چ ڕێگا لاوکیەکان بێتن، بەپێی ئەوەی کە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران ناوچەیەکی فراوانە تووڕی ڕێگاوبانەکان تووڕێکی زۆرە لەم سنوورەدا و پشکی شێری کێشە و گیرگرفتەکانی هەموو پارێزگای هەولێر لە بواری ڕێگاوبان کەوتوتە ئەو سنوورە. مە جارانی ڕابردووش باسمان کردووە کە لە ئەو ئامارانەی بەردەستی ئێمەیە 150 ڕێگا لاوەکیەکان و ڕێگا سەرەکیەکانی هەموو پارێزگای هەولێر دەکەوێتە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران. ڕێژەی بەفربارین لەو ناوچەیە ڕێژەیەکی یەکجار زۆرە، سەروی 190 ڕێژەی بەفربارین ئەم سنوورە دەگرێتەوە کێکە لە هوگارە سەرەکیەکانی تێکچوونە ڕێگاوبانە. پردەکان بەشی هەرە زۆری پردەکان لەم سنووران لە 50 پردی ئاسن بە تایبەتی ئەوانەی کە کێشەیان هەیە بەردەوام 42 پردەکەوێتە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران. بەڕێوەبەتی ئێمە وەکو بەڕێوەبەتی چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانی سۆران بەردەوامە لە ئامادەکردنی دەرخستەوە لە جێبەجێکردنی پرۆژەکان، چ بە شێوەیە ڕاستەخۆ بێت، چ ئیشرافی ئەم کۆمپانیانە بیت کە بە شێوەی بەرەندەرایەتی لەم سنوورە کار دەکەن. بەڵێ کاک خوسرەت، ئێستا جەنابەت ئاماژەت بەوەدا کە لە 190 ڕێژەی بەفربارین دەکەوێتە ئەو سنوورە، لەگەڵەوەشە لە 190 ڕێگاوبانەکانی ئەو سنوورە شاخاوین. ئایا پێشبینیەوە دەکەن تا هاتنی وەرزی سەرما سەرجەم پرۆژەکانی ڕێگاوبان لەوێ تەواو ببێت، هاتوچۆ ئاسانتر ببێت؟ خۆی بەپێی ئەم پرۆژانەی بەردەستن، چه پرۆژە استراتیژیەکان بەپێی ئەو مدەیە کە کاری تێداکرێن کارەکان لەم سنوورە حالیان زۆر بە باشی بەڕێوە دەچیت. ئێمە وەکو بەڕێوەبەرەتی چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانی سۆران ئێستا نزیکەی 17 پرۆژەمان لەبەردەستە کە هەرێک لە قۆناغێکدایە. پرۆژەمان هەیە 190 کارەکانی تەواو بووە، پرۆژەمان هەیە لە قۆناغەکانی ناوەڕاستایە بڵێم 140 بوو 50. پرۆژەمان هەیە لە ماوەیەکی نزیکدا ڕزامەندی هاتێتەوە لە ماوەیەکی نزیکدا دەست پێ دەکەینەوە. هیوامان وایە بتوانین لە ماوەیەکی کەم پێشەوەی بگاتە وەرزی سەرماسۆلە ئەو قۆناغانەی کە پێویستە بکرێن و بەپێی ئەو جەدول تەقەدم العەمەلە یان ئەو خشتەی پێشخستنی کار کە لە بەردەستی ئێمەیە بۆ پرۆژەکان بتوانین تا قۆناغی پێشی سەرما تا پێمان بکرێت ئەو قۆناغانەی کە بەپێی جەدول لە بەردەستی ئێمە جێبەجێ بکەین. باشە کاک خوسرەت، وەرزی سەرما لە ناوچەکانی دیکە لە سۆران لە چاو سۆران زۆر زووتر دێت و زۆر درەنگیش تەواو بێت، بەفر و سەرما و سۆڵەیەکی زۆر لەو ڕێگاوبانانە ئەبێت. دەمەوێت بزانم بەڕێوەبەرایەتەکەی ئێوە خۆی چۆن ئامادە ئەکات بۆ ئەوەی کە بتوانێت ئەو ئاستەنگانی کە لە کارەکان دێتە پێشەوە نەیان هێڵێت، یاخود بە شێوەیەکی دیکە بڵێم ئەو ئاستەنگانی کە هەتانە لەم بوارەیە چییە؟ بۆ نمونە لە ڕووی ئالیاتەوە، لە ڕووی هێزی مرۆییەوە چ ئاستەنگێک لە بەردەم کارەکانی ئێوە هەیە بۆ باشترکردنی ڕێگاوبانەکان؟ وەک باسم کە سەرڕای ئەو کێشە زۆرانەیە کە لەم سنوورە هەیە بەداخەوە ئامێری بەردەستی ئێمە ئامێری زۆر کەمن و هێزی کاری کە لە بەردەستی ئێمەیە هەم دیسان کێشەمان هەیە لە هێزی مرۆیی. بەڵام خوشبەختانە ئەو پرۆژانەی کە بە ئێمە سپێدرایە لەو ماوەی ئەو 2 ساڵەدا زۆر بە باشی ئەو کارانەی کە
بە ئێمە سپێدا زۆر بە باشی جێبەجێ کرا و ئەوانەی کە ئێستاش لە قۆناغی جێبەجێکردندان کارەکان زۆر بە شێوەیەکە ڕێکۆپێک بەڕێوە دەچێت. باشە کا خوسرت ناکرێت لایەنێکی پەیوەندیدار سەبارەت بە ڕێگاوبان میوانی ئێمە بێت لە دەڤەری سۆران و ئێمە پرسی ڕێگای هامڵتۆنی لەگەڵا باس نەکەین چونکە ڕێگایەکی زۆر سەرەکی و استراتیژیە کە لە بینی چۆمان و سۆرانە و هاموشوێکی زۆریشی لەسرە. چەند جارێک ئەم ڕێگایە کاری چاکردنەوەی تیا ئەکرێت بەڵام دواتر کەمێک خاوە بێتەوە یان ئەوەستێت هۆکارەکەی چییە و دەمەوێت بزانم ئەم ڕێگەی بۆ نۆژەنکردنەوە هۆکاری چییە کە زوو ئەم ڕێگەیە تێک ئەچێتەوە؟ خۆی ڕێگای هامڵتۆن ڕێگایەکی گرنگی ئەم ناوچەیە جەنابتان ئاگادارن کە کوماری ئیسلامی ئیران دەبەستێتەوە بە هەرێمی کوردستان و هەمووشوێکی بازرگانی و گەشتیاری باشی لەسرە. ئەم ڕێگایەکی زۆر کۆنە، تەمەنی ئەم ڕێگای سەروی 100 ساڵە. ئەو کاتەکە دروست کراوە بە دڵنیاییەوە بۆ ئەو ژمارە زۆرەی بار هەلگر و هەمووشوی ئۆتۆمبیلەکان دروست نەکراوە و بەپێی ئەوەی کە گوتمان ناوچەیەکی شاخاویە، داڕمان زۆرە لە چەندین شوێن بەپێی ئەوەی کە ڕێگەکە ستاندار دروست نەکراوە داڕمانی شاخ دروست دەبێت، ڕۆچوونی ڕێگا ڕوودەداتن. بۆیە ئەم نەک ئەو ڕێ هەر بەگشتی ئەو ڕێوانەی کە دروست دەکەین پاشی چەند ساڵێک پێویستە پرۆسەی چاکردنەوە لەم ڕێیانە بە شێوەیە بەردەوام هەبیتن. من زمنیان ڕێگای هامڵتۆنە کە بەردەوامین حتا ئەم ساڵش بە پێی پلانی بەڕێوەبەرایەتی خۆمان کە لە هەفتەی 2 هەفتە پێش ئێستا کارمان لەسەر کردووە هەوڵ دەدەین لەو بەشەی هامڵتۆن کە دەکەوێتە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کاری چاکردنەوە لەو شوێنانەی کە زۆر تێکچوون بەردەوام کاری تێکشاندنەوە ئەنجام دروستکردن ببوورە چاکردنەوە ئەنجام بدەین و بەردەوامیش دەبین دامادەکردنی دەرخستەوە بە دوادەچوون بۆ کێشەکانی ئەم ڕێگایە و لە داهاتووشدا چەند هەفتەیەکی دیکە دەست دەکەین بە قەیرتاوکردنی ئەو شوێنانەی کە باسم کرد تێکچوون و پرۆسەی دەرخستە بۆ ئامادە کراوە و ڕزامەندی هەیە بۆ جێبەجێکردنی ئەو شوێنانەی کە تێکچوون. کاک خوسرت یەک پرسیارم هەیە ئەمەوێت کە با کورتیش وەڵامم بدەیتەوە، ئەویش ئەوەیە کە ئێستا زۆرینەی پرۆژەکان لەلایەن کۆمپانیا و دەستی کاری ناوخۆیی ئەنجام ئەدرێت، پرۆژەکانی ڕێگاوبانیش بە هەمان شێوە لەلایەن دەستی کاری ناوخۆیی جێبەجێ ئەکرێن لە ئەو پرۆژەی کا بۆ ڕێگاوبانەکان لە سنووری سۆران هەن ئیدارەی سەربەخۆی سۆران. بەڵێ بەشێکی زۆری ئەو ڕێوانەیە کە ئێستا لە بەڕێوەبەرایەتی ئێمە سەرپەرشتی دەکەین بەپێی ئەو کولفەی کە لەبەردەستی ئێمەیە بۆ جێبەجێکردن و یان بۆ ئیشرافکردنی پرۆژەکان بەڵێ لە بواری ڕێگاوبانیش بە هەمان شێوە بەشێکی زۆری پرۆژەکانی ڕێگاوبان لە لایەن کۆمپانیا خۆمالیەکانەوە جێبەجێ دەکرێت. بەڵێ سپاس بۆ ئەندازیار خوسرت سادق بەڕێوەبەری چاکردن و پاراستنی ڕێگاوبانی سۆران لەگەڵمان بوویت. سپاس دەکەین.